جا لەم ئەڵقەیە کاک سەلام باسی شەڕمان زۆر کرد، یعنی زۆر وڵات هەم ئاگری شەڕ لێوە نزیکە و هەم شەڕی تایە وەک لە پێشەکە باسم کرد. با بێنە سەر سوودان. بەڵێ. چییە گوزەرێ لە سوودان و دەوروبەری، یعنی ئەو هێزانە چی لەوێ شەڕەکەن؟ سوودان خۆی ئێستا ئەم هێزەی دەعمە سەریع یاکە جەنجەوید بڵێ ئەمە بڵین عومەر البەشیر ئەو دایمەزراند وابزانام لە 2013 بوو دایمەزراند، بەڵام عەبدولفەتاح بورهان ویستی بیکاتە ناو سوپایەوە، ناو سوپای سوودانەوە و ڕێک نەکەوتن، چونکە ڤاگنەری ڕووسی بەشدارە لەوێ، هەرچەندێ ڤاگنەر ناوی گۆڕاسە، ناوی ڤاگنەر نییە، ناوی هێزی ئەفریقیایە، بەشدارن لەوە. ئیمارات بەڵام هەر رووسیا دامیانەکەون. بەڵێ هەر رووسیا دامیانەکە، ئیمارات لەوەیە، مەسر لەوەیە، ئەفیوبیا لەوەیە، ئەریتیریا لەوەیە، تۆ سەیری مەکە دوولایە شەڕەکاتن نەخێر. محەممەد حەمدان کە پێوترێ حمیدەتی ئەمەی کە سەر بە دەعمە سەریعە بەرامبەر بە جێیشی سوپای سوودان عەبدولفەتاح البورهان تەمان سەرکەوتنی سێریان بەسەر هێنا لە ماخرە تایبەتی لە فاشڕ و دوانێ پێرش سەرکەوتنیە تریشان بەسەر هێنا، دەستیان کەوت زۆر دەسەڵاتدار، کۆتایی سوودان دابەشەکرێت. ئیسە کێ باڵا دەستن ئەو هەمووی کە باس کرد لەوێ دەعمە سەریع دامی سەریع حەمدان ئەحمێدەتی ئەو باڵا دەستە لە دەستە سوپای سوودان شکاوەتەوە، هەرچەندێ مەسەر زۆر هەوڵەدا سوپای سوودان ڕێکخاتەوە. یعنی تۆ تەسەوەر کە فڕۆکەی ئیماراتی کە چەکە با بۆ سوودان لێدرا کەوتە خوارەوە، فڕۆکەی مەسریش کەوتە خوارەوە، هەموو سەیارانەی کە لە ناوەڕاستایە هەمووی مەسر و ئیمارات و ئەفیوەوانن. وڵا حەزەکەم لەسەر مەسر و ئیمارات بۆستم، یعنی بە تایبەت لەوەی ئەبەی سوودانەوەی تەواو ناوەکە هاتوتەوە ناوان بەڕووکەش زۆر دۆست دیارن وایە ئیمارات و میسر، بەڵام یعنی ململانێ لە نێوانیان هەیەەوەی کە دەبینرێت، ئەم ململانەیە لە پێناوچیایە و نێوانیان چۆنە ئێستا؟ تۆ ئەم وڵاتانە تەطبیقیان کردووە لەگەڵ ئیسرائیلە. من وەکو بەجەنابتم وت لە پێشوش، ینی کە باسی پۆتین و شین و کیممان کرد، هیچ سەرۆکێ سیقەی بە سەرۆکێتر نییە. ئەوەی کە ئیبینی بەڕۆڕووی یەکتریەوە دۆست وەوانە نەخێوانی. ینی ئێستا کەسەی کە محەممەد بن سەلمان سعودیە و ئیمارات چەندێ لە یەکەوە نێزیکن، هەڕەشەی گەورە هەیە لە بینیانە لە حەڤڕەمۆت، بۆی هەیە ئیمارات لە سعودیە بداتن. ترامپ و محەممەد بن سەلمان چەندێ بینیان خۆشەی بینی پارەیە داتێ بە ملیارە هات. یا پاش چەند ڕۆژە لەمەوە پێش ترامپ محەممەد بن سەلمانی ڕەزیل کرد، قسەی پێوت بەڵێ، چونکە ترامپ ئەوێ نەتانیاهۆ بەرێتە سعودیە بەلای محەممەد بن سەلمان، محەممەد بن سەلمانیش قبوڵ ناکە نەتانیاهۆ بێتە وێنانە، و ئەو فڕۆکانەی 35 کە بیدا بە سعودیە ئەبێت تەطبیقکە لەگەڵ ئیسرائیل. مەسر لێرە مەسلحەتی ئەوەیە، چونکە ئەخینکێ لەلایەن ئەفیوبیا دوژمنیەتی، لە ئەریتیریا قاعدەیەکی ئیماراتی هەیە، لە سۆمال هەیە، لە ناو قاعدە ئیماراتیەکە ئیسرائیلیەکانن، ڕاداری ئیسرائیلی تایە، مەسرە بینێتن یەمەنیشە، ینی ئەسلی بربلانەکە لەوە دەست پێکەوە سانەوە ئیسرائیل هاتۆتەوە ناو ئیسرائیل لە ناوەڕاستە هەیە. مەسەرەسە کێشەی هەیە لەگەڵ ئیسرائیلە، ینی خۆتەزانی هێزەکانیان بەرەو ڕووی یەکترین، بەڵام ئەوان چییە جەبەی خوارەوەی لەکەنەوە بۆەوە مەشغولیەکەن. سەربازی مەسری هەیە کەوتووەتە دیل بە دەست دەعمە سەریعەوە